چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. والی فەرمان بە کابرایەک دەکات بنە دڕکەکان هەڵکەنێت. کابرایەک لەسەر ڕێخەڵکدا بنە دڕکی دەچاند و خەڵکی سەرەتا ئامۆژگاریان دەکرد و پێیان دەوت ئەو پنچکە دڕکانە هەڵکەنێت، بەڵام ئەو هیچ گوێی نەدەدانێ. هەموو ڕۆژێ بنە دڕکێکی تازەی دەچان. لەلایەکی ترەوە پنچکەکانی پێشووتریش گەشەیان دەکرد و هەڵدەچوون و ڕێی خەڵکیان دادەخست. هەر کەسێ بەو ڕێیەدا تێدەپەڕی یان پێی بریندار و خێناوی دەکرد، یان کراسەکەی هەلا دەبوو، یانیش دڕک دەچەقیە پێی ڕووتی دەروێشە. کابرا قسەی کەس نەچوو بە گوێیدا و دڕک بە جۆرێ خەڵکی هەراسان کرد تا سەرنجام لای والی سکاڵان لەدەست کرد. والی فەرمانی بە کابرادا دڕکەکان هەڵکەنێ. کابرا وتی ڕۆژی هەڵیان دەکەنم، بەڵام بەردەوام ئەمڕۆ سبەینەی دەکرد و دڕک وەها گەشەیان کرد کە ڕیشەیان داکوتا و خەڵکی بۆ پەڕینەوە چەرمەسەری زۆریان دەبینی. دوجار والی بانگی کرد و پێی وت: ئەی بێ بەڵێن خێرا دڕکەکان هەڵکەنە و چیتر خۆت ماتڵ مەکە. تۆ دەڵێی سبەینی هەڵیان دەکەنم، بەڵام ئەم سبەینیەی تۆ هەر نایەت. ئەو بنە دڕکانە هەموو ڕۆژێک گەنجتر دەبنەوە، لە حاڵێکدا تۆ پیر و پیرتر دەبیت. دڕک ڕۆژ لە دوای ڕۆژ بە گروتینەوە هەڵدەچن، وەلێ تۆ کز و کەنەفت دەبیت. خێراکە و ئەم بنە دڕکانە لەسەر ڕێی خەڵکی لا ببە و کات بە فیڕۆم مەدا، یان کارێکی وا بکە ئەم بنە دڕکانە ببنە گوڵزار. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە تیشک دەخاتە سەرە و بابەتەی کە خودپەروەری و خاوێنکردنەوەی خود پێویستی ئەخلاقن. بنە دڕک لەم چیرۆکەدا ڕەمزە بۆ ئەخلاقی ناشرین و ئەو کەسەی لەسەر ڕێی خەڵکدا دەیچێنێ و هەمووان تووشی ئازار و ناڕەحەتی دەکات. پەلە دەکات لە چاندنیدا، بەڵام لە هەڵکەندنیان تەمەڵی دەنوێنێ. ئەم بنە دڕکە ئەخلاقی ناشرینن، ڕۆژ بە ڕۆژ گەشە دەکات و ڕێگە دەگرێت. دڕکەکە ڕۆژ لە دوای ڕۆژ بەهێزتر دەبێت و خاوەنەکەشی بێهێز و بێدەسەڵاتتر.